تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. لهمو أو تالاكي أو كياني كبيوسا وجودمان هذا. بنای خوای گەورە ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لقی سلێمانی هەستاوین بەم ئیفتار سائیمام ئێوارەخوانە بۆ بەشێک لە مامۆستایانی لقی سلێمانی هەڵبەتە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە هەموو سەکتەرەکانە خزمەتی توێژی مامۆستایان و خەڵکی کوردستان ئەکا ئەم ئێوارەخوانە کە بۆ ئەم مامۆستا بە ڕۆژوانانە ئامادە کراوە ئامانج لێی تەنها نان خواردن نییە بەڵکو ئامانج لێی کۆکردنەوەی کۆمەڵێ مامۆستای ئەکادیمی و پەروەردەیە لەسەر سفرەی خوانی ڕەمەزان دوا ئیفتار کۆمەڵێ چالاکی و بەرنامەی ترمان ئەبێ کە لە سمینار و گفتوگۆی پەروەردەیانە ئەبێ بۆ یەکە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بە ئەرکی خۆی ئەزانێت کە خزمەتی مامۆستایان کە لە هەموو سێکتەر و لە هەموو بارەکانی بەناوی خوای بەخشندۆ میهرەبان بەخێر بن وەکو کەناڵی پێیان ئێمە وەکو سکرتارێتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ ئەم ئێوارەخوانەمان ساز کرد خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی مامۆستایانی بەڕێز طبعا هەدەفمان لەم کارە کۆبوونەوەی مامۆستایانە وەکو ئەرکی خۆمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆیە داواکارم لە خوای گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لای قبوڵ بکات بەرنامەکانیشمان طبعا ئێوارەخوانەکە ئامادە کرا و بەڕێکرا ئێستش ئەوەی کەماوە بەرنامەکانە وتەی سکرتێر ئەبێت و پاشان جەنابی مامۆستا ڕێبواریش وەکو بەرپرسی ڕێکخراوەکان و ئەنجومەنی باڵایش وتەیەکی ئەبێت و پاشان فیچەرێکمان هەیە لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوی مامۆستایان زیاتر تشکە خینە سەر کار و چالاکیەکانمان بە پێشتر بوونمان لە شەقام و خۆپیشاندانەکان و کار و چالاکیەکانی مامۆستایان لە ساڵانی ڕابردوو. Tamam.